سودانی ئەنجامی سەرژمێریەکەی ڕاگەیاند. ئەمڕۆ دووشەممە 25 تشرینی دووەمی 2024 محەممەد شیع سودانی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامی بەرایی سەرژمێریەکانی ئەم دواییانەی عێراقی ڕاگەیاند. سودانی لە کۆنفرانسەکەدا ڕایگەیاند زیاتر لە 45 ملیۆن و 200 هزار کەس لە عێراق سەرژمێری کراون. سەرۆکوەزیرانی عێراق وردەکاری زیاتری باس کردووە و دەڵێت ژمارەی دانیشتوانی عێراق 45 ملیۆن و 200 هزار کەسە و ڕێژەی دانیشتوان لە شارەکاندا لە 70.3 و لە گوندەکانیشدا لە 129.7. سودانی ئەوەشی خستۆتە ڕوو کە بەپێی ئەنجامە بەراییەکان 7 ملیۆن و 898 هزار و 588 خێزان لە عێراق دەژین و قەبارەی خێزانەکان گەیشتونەتە 5.3. بەنیسبەت ڕەگەزیشەوە سودانی وتی 22 ملیۆن و 748 هزار و 62 کەس واتە لە 150.1 هاوڵاتیان ڕەگەزیان نێرە و 22 ملیۆن و 623 هزار و 833 کەسیش کە دەبێتە لە 149.8 هاوڵاتیانیش مێن. ئەم زانیاریانەی کە سودانی بڵاوی کردوتەوە تەنیا ئەنجامی بەرای سەرژمێریەکەی و جارێ بە تاواوەتی ئەنجامەکە ڕانەگەیەندراوە و ئەگەری هەیە ڕێژەی دانیشتوانی عێراق بەگشتی زیاتر لەم ئامارانە بێت کە ڕاگەیەندراوە. جێگەی ئاماژەیە کە تا ئێستا و دوای تاوابوونی پرۆسەی سەرژمێری گشتی ئەم ساڵی عێراق بەشێک لە خەڵکی عێراق سەرژمێری نەکراون، ئەویش بە هۆکاری جۆراوجۆر. بەڵام لەلایەن حکوومەتەوە باس لەوە کراوە کە هەر کەس و بنەماڵەیەک سەرژمێری نەکراون دەتوانن خۆیان تۆمار بکەن. هەروەها قۆناغی سێیەمی سەرژمێری دانیشتوانیش لەمڕۆوە دەست پێ دەکات. لە قۆناغی سێیەمدا کۆمەڵێک پرسیاری دیکە لە هاوڵاتیان دەکرێت کە زیاتر پەیوەندیان بە بواری ژیان و چۆنیەتی ژیانیانەوە هەیە.